سۆلاف ئەنجومەنی پارێزگای سلێمانی ماوەی نزیکی کاتژمێرێکە دەستیان بە کۆبوونەوە کردووە دانیشتەکان دوو بەڕێکراوە کە گۆڕینی ناوی چەند گوندێک بە لە سنووری ناحی سەنگاو ئێستا کەندنی بیر بەتایبەت لەو شوێنانی کە پێویستیان بە ئاوە بۆ مەبەستی جیاواز و ئێستا ڕێکاری قورس هەیە بۆی کە هاوڵاتیەک یا جوتارە بیر لێ بدا ئەمڕۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی دایانەوێت کە بڕیارێ دەربکەن بۆی کە وەکو خۆیان دەڵێن ئاسانکاری بۆ هاوڵاتی بکەن زانانی زیاتریش لە بەڕێز کاک ئەنوەر تاهیر ئەندامی ئەنجومەنی پارێزگای وەرەگرم بزانم بەنیازی چین کاک ئەنوەر سڵاو و سوپاس بۆ دەرفەتە لە کۆبوونەوەکەتاندا تا ئێستا لە گفتوگۆی پرسی هەڵکەندنی بیرا بەشێوە گەیشتنەوە بەڵێ ئێمە ئەو ڕێکار و ڕۆتینانەی بۆ هەڵکەندنی بیر هەیە تاقیداتێکی زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە لە ئێستادا بە پێشبینەکانی کەشوهەوا دەڵێت پێشبینی وشکە ساڵی دەکرێت بەهۆی ئەم قەیرانانەوە بەشێکی زۆری هاوڵاتیان ڕوئەکەنەوە گوندەکانیان لەبەر ئەوەی ڕێکارەکانی هەڵکەندنی بیر زۆر قورسە هەنێک کێڵگەی پەلەوەری هەیە پێویستی بە لێدانی بیرە گوند هەیە تازە ئاوەدانەکرێتەوە پێویستی بە لێدانی بیرە و بەشێکی زۆری ئەو بیرانەی کە هەن بەهۆی دابەزینی مستەوای ئاوەوە دابەزیون پێویستیان بە هەڵکەندنی زیاتر هەیە بەشێکیان پێویستی بە پاکردنەوە هەیە ئەمە ئیستیغلال کراوە ئەم تعقیداتە ئیستیغلال کراوە بەشێکی لە بەشێکی زۆری شارەکان پارە وەرەگیرێ بەرتیل وەرەگیرێ ئێمە ئەمانەوێ ئەمڕۆ بە بەرچاوگرتنی یاسا بەرکارەکان بە لە بەرچاوکردنی ڕێنماییەکانی وەزارەتی کوشت و کاڵ ڕێنماییەک دەرکەین بۆ سنووری پارێزگای سلێمانی ئاسانکاری کەین بۆ ئەو هاوڵاتیانەی کە پێویستیان بە لێدانی بیر هەیە بۆ ئاوی خواردنەوە بۆ پرۆژەی کوشت و کاڵی بۆ پرۆژەی گاوداری بۆ پرۆژەی پەلەوەرەکان بۆ پرۆژەی کوشت و کاڵ کە پێویستیانە لەبەرەوە ئەمانەوێ بڕیارێک بین ئەمڕۆ پاڵپشت بە یاسا بەرکارەکانی حکوومەتی هەرێم پاڵپشت بە یاسا ڕێنماییەکانی وەزارەتی کوشت و کاڵ بۆی بتوانین زۆرترین هاوڵاتی سود لە هەڵکەندنی بیرکە ببینێت بۆی بتوانن هەرێمی کوردستان ئەم قەیرانە ئەم وشکە ساڵیە بە شێوەیەک نەیگرێتەوە کە هاوڵاتیان لی زەرمەند بن. کاگەنۆر ئێستا ئەگەر جوتیارێک یا هاوڵاتێک پرۆژەی گاوداری هەیە بێ بیرێک لێبا ڕێکارەکان چۆنن و ئێوە بم بڕیارە نوێی کە ئەتانێ ئەمڕۆ دەری بکەن ڕێکارەکان چی لێت بەداخەوە ئەگەر هاوڵاتێک بیوێت لە گوندەکەی خۆیان بیرێکی 5 مەتری لێبا ڕێکارەکان ئەمە نەقورسن پێویستە بچێتەوە پایتەخت بچێتەوە وەزارەتەکان تا ئەو کات تا ئەنجومەنی وەزیرانیش کە ئەمە تعقیداتێکی زۆرە بۆ ئیشی هاوڵاتیان بۆیە ئێمە ئەمانەوێ ئەمڕۆ ئیدارەکان قەزاکان شارەکان دەستکراوەکەین بۆ ئەوەی زۆرترین هاوڵاتی سود لە ژیانی خۆی ببینێت بۆ ئەوەی بۆ نەبوونی ئاو گوندەکەی چۆڵنەکە بۆ نەبوونی ئاو کێڵگە پەلەوەریەکەی خەسارەمەند دەبێت بۆ ئەوەی لە وەرگاکەی زەرمەند دەبێت بە تایبەتی ناوچەی گەرمیان بەرەو کارەساتێکی زۆر خراپە ڕوا ئەمە دەبوو حکوومەتی هەرێم و وەزارەتی کوشت و کاڵ پلانی گەورەتری هەبوایە ئەو قەیرانانەی کە هەیە ئەگەر وشکە ساڵی هەبێ خوانەکە لێکەوتە ئابوووریەکانی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان زۆر گەورەتر و قورسترە بێ وەک وڵاتانی ناوچەکە چۆن ڤایرۆسی کۆرۆنا لێکەوتە ئابوووریەکانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان قورستر و کاریگەرترە ئەمە هەمووی بێپلانی حکوومەتە چونکە ئێمە وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان لیترێک ئاو بە هەدەر نادەن بەڵام ئێمە نەمانتوانیوە دەیان بەنداوی گەورە و بچووک دروستکەین دەیان بەنداو ئاو دروستکەین بۆی ئاوی پێگل بینەوە بۆ ئەوەی احتیاجی ئاو نەبین بەداخەوە ئێمە وای لێ هاتووە تەنانەت خەریکە احتیاجی ئاوی خواردنەوەشە بین کە سەدان سەرچاوی ئاوی خواردنەوە و ئاوی پاک و ئاوی سازگار و شیرینمان هەیە. کاگەنۆر ئەم بڕارە بۆ هەموو کە زۆک و یەکە ئەی بەرپرسێک باخێ دروستەکە فێلای دروستەکە ئەی ژۆک و هاوڵاتیە بچێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێ نووسراوکاری بکە تاوەکو بیری هەڵەکەنێ نەخێر بەستەنا بۆ هاوڵاتی فەقیر و کەم دەرامەتە ئەگینا ڕۆژانە باخەکان وێلاکان ئەوەی کە بەرپرس و مەسوولی لە پشتە بەبێ ڕەچاوکردنی یاسا بیرەکان لێ ئەدەن فەقیرەکەش ئیلا ئەبێ بە پارەی زۆر و بە شێوەیەکی بەرتیلدان بیر هەڵکەنێ کە بەداخەوە ئەمە بارگرانیەکی تری زۆری بۆ هاوڵاتیان دروست کردووە ئێمە لەم بڕیارەی ئەمڕۆ ئەمانەوێ ئەو بارگرانیە نەهێڵین ئەم دەستە ببڕین کە ئەوێ بۆ لێدانی بیرێک بۆ ئاوی خواردنەوە بەرتیل وەربگیرێت. لە ڕووی ئیداری و بڕارەکانی ئێوە دەتوانێت ئەو یاسا کۆنا وەکو ئەڵێ ئیلغا بکاتەوە ئیلغاشی نکاتەوە هاوڵاتیەک پێویست نەکە ئەو هەموو ڕێگای ببڕێبەوەی کە بیرێک لێبا و هەر لە سلێمانی کاروبارەکانی ڕای بکە. ئێمە بۆ بڕیارەکانمان ئیعتیما دەکەین لەسەر یاساکان و ڕێنماییەکانی وەزارەتە پەیوەندیدارەکان لەوانەوە سەرچاوە وەرەگرین و بڕیاری تر دەرەکەین بۆ سنووری پارێزگاکەی خۆمان.
زۆر سپاس کە لە من ڕێزکاک ئەنۆرتاهیر ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سۆلاف ئەوە زانێرەکان بوون لای من تاوەکو ئێستا گفتوگۆی ئەندامانی ئەنجومەن درێژەی هەیە و گفتوگۆکانان درێژەی دەبێت بۆی کە بگەن بە بڕیارێک سەبارەت بەوەی کە وەکو میوانەکەش مامەژەی پێدا بڕیاری نوێ دەربکەن بۆی کە هاوڵاتیان لە سنووری پارێزگای سلێمانیدا کە پێویستیان باڵکەندنی بیرە ئاسانکاریان بۆ بکرێت. بەڵێ نوێژەکانمان گۆران لە قوماڵی سلێمانیت گەلمە بۆ گەلێکی سپاس.